ئێوارەتان باش خۆشحاڵم لەگەڵتان شاد دەبمەوە لە بەرنمەیەکی نوێ چاوپێکەوتنی تایبەت چاوپێکەوتنی ئەم جارەشمان لەگەڵ بەڕێز وەزیری دەرەوەی عێراق بەڕێز هۆشیار زێباریە کاک هۆشیار زۆر بەخێراتنە دەکەم. سەرەتا مەوێت لە مەسلەی تۆپبارانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دەست پێ بکەم. ئەم تۆپبارانە ماوەیە کە بەردەوامەوە لە ساڵی 2007 شەوە بەردەوامە. کاک عارف تەیفور باسی لەوە کرد کە ئەمە بەرپرسیارەتی حکوومەتی ئیتیحادیە هەروەها حکوومەتی هەرێمیش بەرپرسیارەکە خاتە پاڵ حکوومەتی عێراقی. چیتان کردووە ئێوە بۆ ئەوەی ئەم تۆپبارانە بوەستێت؟ ئەمە جارێک کەم نییە بەڕاستی ئەم تۆپبارانە لە لای ئێران ڕوئەدا دژی هاوڵاتیان و دێهەتەکانی ناوچەی کوردستانی عێراق هەروەها تۆپبارانی تورکیش هەبووە، قەسفی جەویش هەبووە لەم ساڵانەی ڕابردوو و هەموو جار شتێکی وا ڕوویدا بیت ئێمە وەکو وەزارەتی دەرەوە کە بەرپرسیارین لە دانوستاندن لەگەڵ ئەم وڵاتانە داوای معلوماتەکەین، یعنی ئیشی ئێمە بە پێ معلوماتە بە قسە و تەسریحاتی سوحەفی و ئەوە نییە. بالتأكيد هەر بێشەلکاریەک لەسەر خاکی عێراق لەسەر سیادەی عێراق دەبێ دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق هەڵوێستی هەبێت و ئێمە بەگشتی یعنی ئیدانەی ئەم تۆپبارانە دەکەیت کە ئەم جۆرە کارە چارەسەری کێشەکان ناکات و دانوستاندنمان هەیە لەگەڵ دراوسێکانمان لەگەڵ حکوومەتی ئیرانی من پێش چەند ڕۆژێک لە تەهران بووم مباحەزاتی دیبلۆماسی و سیاسی و ئەوەمان هەبووە لەگەڵ تورکیا بە هەمان شێوە. ئەمانە دەبێ تەنسیق هەبیت، یعنی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال لە بەغدا بۆ ئەوە مووقف هەڵوێست بیت وانە ئێمە دوو تیم بین یا دوو جیهەت بین ئەوانە زدی ئەوان یان حکوومەتی ئێران نەخێر لاینگیری ئەم تۆمەت شتی وانە بەڕاستی ئێستا تەنسیقە هەیە؟ ئەو تەنسیقە نییە، پێش ئێستا هەبووە بە حەقیقەت، یعنی پێش ئێستا بەردەوام معلومات دەهاتن و بە بێ گوێرەی ئەو معلوماتە ئێمە بانگی سەفیرمان دەکرد، ئێمە احتیجاجمان دەکرد، ئێمە هەڵوێستمان دەنوێت، بەڵام ئێستا نییە. لایەکی تر ڕۆڵی ئەلامیەکانی کورد یان کوردستانی لەوێ چییە؟ یعنی حتا ئێستا شتێک دەرنەچووە لەسەر تەلەڤیزیۆنات لەسەر ئەوە کە خەڵکەکە ببینیت تەئسیری ئەم تۆپبارانە چەند خەڵکی شەهید کردووە، چەند زەرەری گەیاندووە، چەند دێهی تێکی داوە مەسەلە چەند خەڵکی دەربەدەر کردو. ئەم شتانە هەموو پێویستە عالەم بزانیت، خەڵکەکە بزانیت، لەسەر ئەو ئەساسە هەڵوێست وەراگرێت. من بۆ خۆم سەردانی ئەو ئاوارانم کردووە کە بەهۆی ینی تۆپبارانەوە زەرەر و زیانیان لێکەوتووە. ژمارەیەکی کەم نین دایمەن بە هاوڵاتی کوردە کە بەڵام چەندن وەسەنە لە کوێ لە کام دێهە کام ناوچە لە نزیک ڕانیە من بینی و من ئەزانم خۆ ئێمەش مەسەلەن بارمان بینی بوو پێرارمان بین و بوو ئیلە ئاخری بەس ئەم حالەتی تازە ناڵێم وانە ناڵێم قەسف نییان بۆمباران نییە لە لای هێزەکانی ئێرانی، بەڵام بە حقیقەت معلوماتمان نییە، دقیق نییە معلوماتەکە نییە بۆ ئەوە لەسەر ئەو ئەساسە ڕەفتار بکەین. لایەکی تر یعنی هەجەتی ئێران دەسەڵاتی ئێرانی ئەوەیە کە پژاک لەوە ئیشەکەات هێرش دەینتە سەر ئێمە و حکوومەتی هەرێم کە بەرپرسیارە لە ئاسایش و ئەمنیەتی هەرێم هاولی نادەت بە جددی کە ڕێگان لێ بگریت ئەن کنترۆلی بکات، هەروەها بنسبەت پەکەکە، هەروەها بنسبەت خەڵکی تر نسبەت حکوومەتی عێراق، یعنی بە شێوەی ئەساسی گلەیەکە ئاراسەی حکوومەتی فیدرال ئەکرێت کە ئێوە دەسەڵاتە حکوومەتی هەرێم بەشێکە لە دەوڵەتی عێراق ئەزانە دەبێ نەهێڵن یان بە پێ دستورتان بە پێ یاساکانتان نابێت خەڵکێکی دژ بە ئەو وڵاتانەی تر بنگا دروست بکات یان هێرش ببەتە سەرمەرزی وڵاتێکی دراوسێ. بەڵێ بەپێی دەستوریش مەسلەی سیادیە پاراستنی سنوور کە بالتأكيد
شكل ودانية مسألة سيادية بس دبي هم هنجيش هبيت يعني لمشتا نابت يعني إما دو حكومتنينا إما دو أوانينا لهرم هالويست تقدر بتشيت ولا بغدا نخي دبي إيك هالويست بيت ئەگەر بینە سەر مەسلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا تا ئێستا ئێوە وەک وەزارەتی دەرەوە هەڵوێستان چییە لە مەسلەی مانەوەی ئەو هێزانە؟ ئێمە بەشدارین لە ئەم دانوستاندانە بەردەوام و ڕێککەوتنامەکەی يعني سەحبکردنی هێزەکانی ئەمریکا لە نهایەتی 2011 تەواو بیت و ئەم ڕێککەوتنامە يعني یەک نوێ ناکرێتەوە تەمدیدیش ناکرێت إلا يعني حکوومەتی عێراقی خۆی داوا بکات وانە کە ئەمریکا ڕغبەتی هەبیت حەز بکات هێزەکان بمینتەوە ئەو داوای بکات نەخێر ئەو حەقی داواکردنی نییە حەقی داواکردن حکوومەتی عێراق حتا ئێستا بەڕاستی هەردوو لە يعني ملزمن بەجێبەجێکردنی ئەم اتفاقە لایەکی تر پرسیارەکە ئەوەیە ئایا هێزەکانی خۆمان عسکەری ئاسایش ئەمنی گەشتونە ئەو مستەوایە ئەو ئاستا کە بتوانن ئاسایش و ئەمنیەتی عێراقی ناوەوە و دەرەوە کۆنتترۆل بکەن پێشماوەک جەنابی سەرۆککۆمار داوا کرد کۆبوونەوەکی سەرکردەکانی سیاسی باسی ئەم کێشە بکات خۆمیش بەشدار بووم و راپۆرتیشمان تەقدیم کرد کە بەڵێ ڕێککەوتنامەکە تەمدید ناکرێت تەجدید نابێت ئللا بە تەڵەبی حکوومەتی عێراق دوو ئەم کێشەیە دەبێت تەوافقێکی نیشتیمانی لەسەر هەبێت تەنها حکوومەت بەرپرسیار نیان سەرۆکی حکوومەت دەبێ هەموو هێزەکانی تری سیاسی ئەوانەی بەشدارن لە حکوومەت لە پرۆسەی سیاسی ئەوانەی هەرسیان هەیە لەسەر داهاتووی عێراق کە بریار وەربگرن بە شێوەیەکی تەزامنی لەگەڵ حکوومەت ئایا پێویستی بە تەدریب هەیە بەڵێ پێویستی بە شەک هەیە بەڵێ پێویستی بە هاوکاری استخباراتی هەیە بەڵێ پێویستی بە کارەکانی دژی ئێرهاب هەیە بەلێمەوە ئەم شتانە هەموو بەڵام ئەمە احتیمالە ڕێک بخرێت بە شێوەیەکی تر یعنی نە بە شێوەی اتفاقێکی تازە کە بچیت بۆ بەرلەمان و ببیتە مناقەشات و جێگای خلافاتی ناوخۆی یعنی احتیمال زۆرە وەزارەت بوو وەزارەت ئەم کارە تەنزیم بکرێت نسبەت ئێمە وەکو وەزارەتی دەرەوە ئێمە دەبێ شێوەی پەیوەندیەکانمان لەگەڵ سەفارەتی ئەمریکی لەگەڵ قونسڵیاتی ئەمریکی ڕێک بخێت پاش 2011 یعنی چۆن ئەم پەیوەندیە تەنزیم ئەکرێت وەکو دوو وڵاتی سەربەخۆ دوو وڵاتی خاوەن سیادەت بەێ بەێ اینجا ئێمە کار ئەەکەین لەسەر ئەوە مەسەن وەزارەتی دیفاع دەبێت لەگەڵ پەنتاگۆن تقریبانکانە پێویستەکانی چییە پێویستی بە مدەربینە پێویستی بە هاوکاریە پێویستی بە تەدریبە پێویستی بە چی هەیە دەبێت خۆی تەنزیم بکات وەکو وەزارەت بوو وەزارەت ئەمە شێوەی اتفاقێکی تر ناگرێتەوە و ئەمەش حەقا وەکو هەموو وڵاتانی دنیا ئەیکە وەنەبیت کەن تەنها حکوومەتی عێراق پێویستی بەوە هەبیت نەخێت جا ئێمە لەو قۆناغە داینە بەڕاستی یعنی دەبێ پەیوەندی حکوومەت و سەفارەتی ئەمریکی و قونسڵیاتی ئەمریکی ڕێک بخرێت موافقەتی مەجلیسی وەزەرا هەیە کە دوو قونسڵیە تریش بکرێنەوە یەکێک لە کەرکووک یەکێک لە مووسڵ ئەزانە جا ئەم کارە ئیشێکی زۆری دەوێت حەساناتی دیبلۆماسی کێوەرەگریتەوە ئەمنیەتی ئەمانە چۆن تەوەقعکی هێزەکان بمێننەوە ماوەیەکی زیاتر ناتوانن بمینەوە ئەزانە یعنی بە خۆی بمینەوە ناتوانن ئللا دەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراقی لەسەر هەبێت بەڵێ لەبەر ئەو هۆکارانی باسکردیانی ڕەنگە حکوومەتی عێراقی داوا بکات هێز نامین یعنی حکوومەتی عێراقی داوا بکات بمێنن ئەوە ئەمینتەوە بەس ئەم بریارە تەنها بریاری حکوومەت نییە بریاری هەموو هێزەکانی سیاسیە دەبێ
توافقك وطنيا هبيت بشجيري حكمت بكن لسلام يعني نابت سبيني حكمت بريارك بدات وهندك اطراف تربش دار مالين اما مالكي وايكردو اما ضدي او انه اما دجي احتلال انه تصوري كرد سبارت بمعنوي هيزك هل ويستي كرد واضح ترى لهمو اوانيتر يعني هيك بناو بيشي تيداني الله يتبري اما بمن نوع يعني سركرداتي تحالف كردستاني چلا حكومات چلا برلمان چلا كردستان وابزانم هلوشتك زورونا بلام حتى سركرداتي هرم رأيك معقوليان هيا كأما دبي تنها بو حكومات بو سروك وزيران مالكي بجينا هيرتها دبي أطراف التريش همومان پشگیری بکن هر بریارک ور بگرید بو او بریارک جیگای خلاف و ناکوکی نبید. بما سرباسی سیاستی دروی عراق استلش استیک دایر چون دیوینید؟ والله سیاستی عراق اگر تماشا بکن پیش چند سالک عراق لکوی بو استلکوینه پیش کودنکی زور بو على الوارده يعني پیش است عراق ولاتكي محاصر كراو بو معزول بو منبوذ بو لجهان مطلوب بو لعدالة دولي بيونديكاني لقل دراوسي لقل ولاتاني عرب إسلامي عالمي حتى تمثيلي لزور إخراوي جهاني جيغاي قمان بو وتمثيلي عراق تمثيلك محدود بو أزاله يعني چندين سفارات هبو اويش بشيواكي مخابراتي إشيان أكد بترسو أوا اگر استا تماشا بكي نخير عراق رزقار بو لأحكام فصل حوتم كمحكوم بو بزيادتر حفتا و 3 برياري مجلسي أمن نتوي لا مسألة تشك لا مسألة سلاح لا مسألة أسلحة تشكي كم كجمك والله لا مسألة برنامج نوت برانبر خوراك حتى لكردستانش همان بو بشكل لا مسألة آزادي بكار إناني بارا و پول و عائدات عراقي يعني حتى پیش چند روزك براستی ما دست حالاتك كلي لسر پاره خوان نبو ام پاره اچوا صندوقك يعني صندوق تنمية عراق مراقبة اكيد آیا ام پاره بدرستی صرف اكريت بدرستی صرف ناكريت اما انا همو لاچو ما إنه هندك بريار كبيوندي بعلاقة عراق وكويت ماوا أود بچار سر بكن بشيوي كي دو قولي زيادة بلا أمانش جير يعني فصل حوتما دين سر مسألة بيوندي عراق لقل دراسية كان أوش مشكلة عراق لحالة شرب لقل إيران كويتي داقير كر مشاكلي هبو لقل ولاتاني تر هاول منذ خلال أم فترة أو ممكن بتشارة سر بكين يعني تحديد بكين استلقى العراق مثلا لقى إيران إيشك الزور جورك راوا طبيعي أما إيشنا كاري إعلامه وتصريحات وإلى آخره إيش دبلوماسي زوربي زوري بنهينية لجاني هاو باش هيا بو ترسيم الحدود مرزكان شي آوي لشط العرب لسرخاك يعني حدودي بري يعني حتى استنزيكي زيادة لبنجه لصات لو مرزانة تقريبا مراجعة كراوة لقل تركيا ديسا بيوان يكاني باشمان هيا راستا مشاكلي مرزمان هيا بكا كمان هيا آومان هيا بلام او هيا لقل ولا تاني تريش بلام عربيا تماشا بك لقل عربيا نيش براستي عراق بريارة مثلا قمة عربي دهاتو لبغداد بستريت اما بريار تمو عربة كان آداري دهاتو اماش خوي ولا خوي اعترافك بدوري العراق استاجر تماشا بكين تمثيل العراق لدروا عراق استانزيكي 86 سفارات وقنصلية ويان بعثة دبلوماسي لسران سري جهاني هيا
هلا تشيلي بقدر حتى يابان واستراليا، يعني هيك ولاتك اساسي نية اگر عراق تواجدي نبيت لبر أوا يعني مهمة سياستي دروا عراق جاركي تر أم ولاتك كونا وديرينا يعني لمؤسسي عصبي متحدة بوا لمؤسسي متحدة بوا لمؤسسي جامعة بوا لو وقتها هشتا زوري لمولاتنا لبرچاون هر اصلا نبون سر خريطة جمو اركي اساسي وسركي اويا كعراق جاركي تر بقريتوا او موقعي خوي كهبو رولي خوي ببينيت لناوشكا لعالم لجهاد لا كتر وضعك قراوة براستي يعني او جالية عراقي استلا دروا هيا بشان وانبو استبه هزاران عراقي دربونا لبر سياسات الرجيم يكون لبر ظروفنا وخو باشي رزقار بوني عراق اما انا همو اركي تازانا لسر يعني دوري سفاراتي عراقي وبحث بەڵێ ئەگەر بگەڕێنەوە سەر پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی عەرەبی زۆرجار ڕەخناگیرێ کە عێراق نەیتوانیەوە بگەڕێتەوە ناو مجتەمەعی عەرەبی ئەمە لەبەر ئەوەیە کە وەزیری دەرەوە کوردە و ئەو وڵاتانە پێیان قبوڵ ناکرێن کێشیان لەگەڵ حکوومەتی شیعی هەیە نەخێر بالعکس احتمالە پەیوەندیەکانی ئێمەمان هەبێت لەگەڵ وڵاتانی عەرەبی زوري لقيادات عربي عراقي نيانا لقل أم ولاتانا ما حقيقته بالعكس إما تصرفش أكين كنوينراتي عراق أكين لا نوينراتي كرد أكين يعني حزبك أكين نخري همو ملتك لسر أو أساسا الحمد لله مصداقيتك باش درز بوا يعني بنسبة وزارتي دروا بنسبة تعاملي ولاتاني دروا بنسبة قسكاني ايما چندي بچنده تصانه حسابي بوا كان لو ناحية لبروا بارناكم بالعكس راسته عندك ولات موقفك مسبقي هيا للعراق يعني ام وضع عراق ام ديمقراطية عراق لروجي اول مرتاح نبون لي حتى يستاش يعني ام شورشكان رويدا ولا ولاتاني عربي لتونس بقرا لمصر لزور شونتر سوريا يمن يعني سببي هر اساسي رزقار بوني عراق لا ديكتاتورية فيشانت روجك حتى وقصشم كردوا منبر برسيانم كرزقار بوني عراق لديكتاتوريات دس بيكري ام شورشاني بهاري عرب کاکە هۆشیار زۆر لە چاودێرانی سیاسی ئەو شایەتیت بۆ دەدەن هۆشیار زێباری وەزیرێکی دەرەوەی سەرکەوتووە و توانیوێتی دیبلۆماسیەن پەیوەندیەکی بەرفراوان بۆ عێراق دروست بکە بەڵام لە هەمان کاتە ڕەخنە لە سلکی دیبلۆماسی دەرەوە ئەکرن بە تایبەتی فەرمانبەرەکانی باڵێزخانەکانی وەزارەت لە دەرەوەی وڵات ئەم لاوازیە بۆچی ئەگەڕێتەوە؟ أنا زور سباس دكم والله بو أم رأيا افتخارش بيها كم بلا تظاهر مسألة وزارة خارجي يعني بشك بو للرجيم رابرتو وزارتك أمني بو وزارتك قفل كراو بو تنها أو خلقي نزيكي رجيم لأمن لمخابرات نجيكي سروكاتي عراق بونا وقتا او خلق ايشان تدهم جوارا ام دزقا بيقورا صانا دو حلمان هبو لبداية اما همويان لادي تشتكي ندرز بكين وايمش وقتي هاتبون او خبرة او تجربة ما نبوة ازانا يان هول بداي سركاني خراب لادي بعثية كانوا اواني امن واستخبارات وسفيرة كانوا درجات خاصة او مانكر لبداية حدودي 400 500 لمجموعي 1300 موظف لموزارتها يعني بو اقداري وزارتي دروا يكك لوزارتي زوري بچوك لدولة يعني همو موظفي ملاكي لدروا لنوا لدروا ناقة 2000
200 کەسێک يعني ئەوە نییە 7,000 بیت 8,000 بیت إلى آخره حتى ئەم ژمارە زیادە دەبێ کەمتر بکرێت فهەندێک خەڵک احتیمالە ڕەفتاریان لەگەڵ عێراقی تازە نەگونجاو بیت ئەزانە بەڵام ئێمە اعتیمادمان لەسەر هەندێک خەڵک کرد کە ئیشەکە نەڕاوستیت و بەردەوام بیت لەگەڵ ئەوە نوێمان کردەوە وەزارەتەکە مەسەلەن ئەم فترەی ئەخیر زۆر سەفیری تازەمان مەسەلەن دامەزراندە دوودی 40-50 سەفیرێک ئەمانە هەموو لەوانە ئیمانیان هەیە بە عێراقی تازە بە ئەو مەبادئە لەبەر ئەوە لەسەر ئاستی خوارەوە دەوت لە ئاستی خوارەوەش ئەزانە طبیعی تدریب هەیە تەهیل هەیە إلى آخره مبالغەش هەیە بەڕاستی يعني ئەگەر گوێ لە مەقالاتی ئینتەرنێت و لە هەندێک مەواقع بگرین و إلى آخره ناتوانێت هیچ ئیش بکەین زانە بەڵام هەر حالەتێک هەبێت فەساد هەبێت معاملەکی خراپ لەگەڵ خەڵک هاوڵاتیان إلى آخره و تەحقیقەکە جان هەیە خەڵک لادراوە لەسەر ئەو ئەساسە بەڵام بەگشتی بە حقیقت ئەو خزمەتی سەفارەتەکان پێشکەشەکان قونسڵیەتەکان پێشکەشەکان جگای ڕەزامەندی زۆربەی زۆری خەڵکی هەیە خەڵکە گلەی ئەکەن مەسەلەن هەندێک تعلیمات هەیە یە وەسائق و یە جنسیەت و ئەمە بەدەستی من نییە مەسەلەن هەندێک شت هەیە جیاوازات ئەمە چەند جیاواز ئەگوردرێت لەم عێراقی ئەمە چوارەمە پێنجەم حالەتە کام وڵات ئەم جیاوازە احترامی لێیەگیری تەشیرات و هات و چوو مەسەلەن بەدەستی وەزارەتی خارجیە نییە بەدەستی وەزارەتی داخلی هەیە يعني زۆر خەڵک غەڵەتی ئەگەن لەو شتانەوە بەس بالتأكيد دائما مجالی چاکسازی هەیە و مراجعات هەیە و لەم چەند ڕۆژەی داهاتوو مؤتەمەری سوفەراءمان دەبێت لە عێراق يعني هەموو سەفیرەکانی عێراق لە دەرەوە دێنە بەغدا و چەند ڕۆژێک بەحسی ئەم کێشانە ئەکەین کە چۆن زاڵ بین کاکەوشێر ئەو ئەستەنگانی کە دێتە بەردەمتان ینی لە مەجای دیبلۆماسیەتی دەرەوەدا ئاستەنگی هەر ئەساسی هەڵوێستی سیاسیەی گرتووە چونکە عێراقی تازە ینی چەندین مەرجعیەتی هەیە چەندین ڕێئاسایی هەیە چەندین نوابی هەیە چەندین لیجان هەیە ئەمانە هەموو حەق بەخۆ ئەدان قسە بکەن قسە لەسەر مەسائلی دەرەوەش مەسائلی حساس مەسائلی عەلاقەی بە مەساڵحی عێراقەوە هەیە ئیجا ئیران بیت ئیجا تورکیا بیت ئیجا کوێت بیت سعودیە بیت ئەمریکا بیت ئەوروپا بیت إلى آخره ئەمە تەشویشێکی زۆر دروست دەکات زانە ئەگەر تەماشای پەرلەماناتی دەرەوە بکەی کۆنگرێس بکەی پەرلەماناتی ئەوروپی بکەی بزانە يعني حجمی تصریحات لەسەر مەسائلی دەرەوە چەندە و حجمی تصریحاتیان لەسەر سیاساتی داخلی خۆیان چەندە فەرقێکی زۆر هەیە لە ئێرە بەداخەوە يعني زۆربەی زۆری پەرلەمانتارەکان سیاسیەکان محللیەکان إلى آخره اختصاصیان سیاسەتی دەرەوەیە وای بڕیارێک دەرچوو کە کەس بۆی نیتر ئەزانم بەس چییە حتا حەقیان هەیە ناڵێن نییە بەس پرسیار بکە يعني پرسیار بکە عەلەقەل وەزارەتێک هەیە معلوماتی هەیە ئیشی ئەوەیە ئەو لێ دوانانە تەئسیر لەسەر کاری ئێوە ئەکات سەلبیەن یعنی بۆ نمونە لە کێشەی کوێتە بالتأكيد يعني وقتی ئەبیتە نەجارێک و دووجار و سێجار بالتأكيد تأثیر ئەکات يعني شتی باش الحمد لله مصداقیەتمان هەیە لەگەڵ ئەم خەڵکە يعني تەنها قسەی لە ئێمە دەرئەچیت حسابی بۆ ئەکە یە ڕسمی ئەگەر حسابی ئەم هەموو قسانە بکەن يعني وەزعەکە زۆر زۆر خراپە بێت ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان